ئەگەر سوالێک تۆ ئەیکە لە کوردستان بووی تەمسیلە دەکیان گۆڕانی دەوت تەمسیل چۆن تەمسیل پێشتر یەکترمان یەک جار یەکترمان بینی بەڵام ئەتۆگە بێ ئەوروپای لەبەر دایکمان دێنەوە ئێرە حەزەکەم بزانین لەبەر چی ناتوانانی بۆ ناتوانانی وڵای دایکمان دێنەوە ئێرە ئەمن بە خاتری دایکمان هاتوومەتەوە ئێرە ئەگەریان خۆ هاتنی تۆ بۆ ئێرە زۆر ئاسانە هەموو تەرتیباتێک بنێکە وڵا خۆدا هەلکەوت وەرە ئەویش خۆ دەبێ وەلی من پێم خۆشە بێ ئەوروپای لە ئەوروپای خۆشترە لە کوردەواری خۆماندا لە وڵاتی خۆماندا بڕێک سەختە مشکلە چۆنیش بە خۆت دەزانی قسە و کوردەواری ئازادی نییە نا وەکو ئەوروپایە نییە خۆتە لە فرودگا لەمە پاڕێ دەبێ ڕاستە چی بۆ لای کاکەڵکات چی ئەبرینێ جاخۆ هەروایە وەلی ئەوروپا خۆشترە ئازادترە کەس مەسەلەت ناتناسەیە لەبەر خاتری هێشتا نا هیچ کێشەیەک نییە لێ لە کوردستانی ڕێک توانم سوالکەم مناڵەت هەیە نەوەڵڵا شێخ هیچ نەبووە هیچ ناوەڵڵا پێشتر هیچ نەوەڵڵا بە قەولی کوردەواری خۆمان دەڵێت فستەقە دەڵێت فستەقە ئارە وەڵڵا چۆن تەحملەتی ڕاوەستی وڵای جا زۆر سەختە دەبێت فکرێکی بکەینەوە ئیدی زۆر شێخ جان چۆن دەبێت فکرێکی بکەینەوە ئیدی ئیشەڵڵا کە ڕۆیشتمەوە دەبێت حتمما بێ ئەوروپا دەتوانی ئیدی